بەڵە سنوورم کاتت باش دەزانی مانگێک بەسەر ئەم جەنگەدا تێپەڕیوە ئیداری ئەمریکا لە سەرەتاوە ئاماژەی بۆدا ئەنی لە هەفتەکانی سەرەتاوە وتی کە 4 بۆ 6 هەفتە شەڕەکە دەخایەنی و چەند جارێکیش بەرپرسانی کۆشکی سپی ئاماژیان بۆدا کە زۆربەی ئامانجەکانیان بەدیهێناوە ئەوان 4 ئامانجیان دیاری کردبوو کە لە تۆپ لیستی یەکەم بڵێ لە یەکەم ئامانجیانەوە بوو کە هێزی دەریایی ئێران لە نێو ببن و گروپە میلیشیاکان بەماشەوە لاواز بکەن و ئێران نەتوانێت پاڵپشتیان بکات پشگیریان بکات سەڕای ئەوەی کە ئەمەشیان بۆدا کە دەبێت دڵنیابن لەوەی ئێران نابێتە خاوەن بۆمبی ئەتۆمی. چەند جارێکە دۆناڵد ترامپ و وەرپرسانی دیکەی ئیداری کۆشکی سپیش ئاماژیان بۆدا کە زۆربەی ئامانجەکانیان بەدیهێناوە بەڵام هێشتا هەندێک شتماوە بەڵام لێرە و لەوێش دەبینین کە ئەمریکا بەردەوام لە ناردنی هێزی سەربازی بۆ ناوچەکە لە ینی هێزی مارێنز و هێزی پاراشوتوان بۆی بە جۆرەك لە جۆرەکان گەروی هورمز بکرێتەوە. سنوور من ئەمەوێ هەندێک بابەتەکە لەگەڵ میوانەکە مایلز کاگینز تاوتێ بکەم کە پێشتر گوتەبێژی هاوپەیمان و ڕۆبۆڕۆبوونەوەی داعش بوو کە ئێستا لای منە لە ئۆفیسەکەمان. مایلز thank you very much. سڵاوت لێبێ مایلز دەست خۆش بێ. پێشەوەی بەگشتی باسی ململانەکان بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئێران و ئەمریکا تۆ هەندێک کۆبوونەوەت هەبووە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرپرسانی حکوومەتی هەرێم لێرە لەگەڵ واشنگتن هەیان بووە لەگەڵیان قسەت کردووە چیتان باس کردووە؟ زۆر خۆشحاڵم ئیسا جارێکی دیکەت بینمەوە. زۆر سڵاو بۆ سنوورخان، سڵاو بۆ ئەوانەی گوێیان لێمانە. نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن دیسی و خاتوو بەیان سامی کە ڕاوێژکاری سیاسەتی دەرەوەی سەرۆکوەزیران بارزانیە هاتنە واشنگتن بۆی کۆبوونەوەیان هەبێ لەگەڵ بەرپرسانی باڵا لە کۆنگرێس و لە پێنتاگۆن و لە وەزارەتی دەرەوە. پەیامەکەیان ئەوە بوو کە پەیوەندیەکانی کوردستان لەگەڵ ئەمریکا و پێویستی زۆری ئەوەی کە ئەمریکا هاوکاری بەرگری بداتە کوردستان. هە لە سەرەتاوە بەرپرسانی کورد وتویانە ئێمە بەشێک نین لەم ململانەیە لەم جەنگە، ئێمە بێلایەنین، ئێمە بە هیچ لایەکان ناکەوین واتە هاوکاری هیچیان ناکەین. بەڵام ئەبینی بەردەوام هەرێمی کوردستان لەلایەن میلیشیاکانەوە بە درۆن هێرشەکرێتە سەر هەرێمی کوردستان و ژێرخانی هەرێمی کوردستان. بۆچی هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان؟ بۆچی لە کاتێککە کوردستان بەشێک نییە لەم جەنگە؟ کاک ئیسا زیاتر لە 500 هێرش کراوتە سەر هەرێمی کوردستان. خۆتان لە کوردستان 24 باستان کرد. ئەم هێرشانە نەک تەنها بنکەی سەربازی بەڵکو خەڵکی سڤیل، خەڵکی مەدەنی، ژێرخانی مەدەنی و هەر لە خۆیانەوە هێرش هەر شوێنێک بەدەستیانەوە بێت بینیمان کە لە وێنەکان لە کوردستان 24 خەڵکی هاوڵاتی ماڵی هاوڵاتی سڤیل ڕووخاوە، پێشمەرگە شەهید بووە، خەڵک بریندار بووە. بۆیە ئەمریکا دەبێ هاوکاری هەرێمی کوردستان کۆ بکە بەرگری لە خۆی بکە بە هەمان شێوەی کە کوردستان و کورد ئەمریکەکانی پاراستووە. ئەگە بگەڕێنەوە بۆ 1990ەکان بۆ 2003 و جەنگی داعش 2014 کوردستان ئێمەی پاراستووە. ئێمە ئەم سیاسەت دەبێت بەردەوام بێت. هەرێمی کوردستان داوای بەرگری ئاسمانی کردووە، سیستمی بەرگری ئاسمانی بۆی کە ڕۆبەڕۆی هەموو ئەو درۆنانە بێتەوە کە هەرێمی کوردستان ئەکەنە ئامانج. ئەبینی پێت وایە ئیدارەی ترەمپ و واشنگتن ئەم جۆرە سیستەمە بدەنە هێزی پێشمەرگەی کوردستان؟ لە 2024 2 ساڵ لەمەوبەر یاسایەک هەبوو سەرۆک بایدن واژۆی کرد و پێنتاگۆنی ڕاستپات بۆی کە لێکۆڵینەوە لە دابینکردنی سیستمی بەرگری ئاسمانی بۆ عێراق بکە لە ناویشاندا هەرێمی کوردستان. من راپۆرتەکەم نەبینەوە، نازانم کە لە ماوەی قۆناغی ڕاگوزەر لە بینی بایدن و ترەمپە نازانم چۆنە، بەڵام کات نەبوو بۆی کە بە شوەیەکی ئەکادمی ئیشی لەسەر بگە. بەڵام ئێستا کاتی کردارە، دەبێ ئەمریکا ڕاستەوخۆ ئەم چەکی ڕۆبەڕۆبوونەوەی درۆن و موشک سیستەمەکە بداتە هێزی پێشمەرگەی کوردستان و پێی بفرۆشێ و هەروەها ڕاهێنانیشی پێ بکە
بۆی کە ئەم بەرژەوەندیەکانی ئەمریکا بپارێزێ لە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بپارێزێ و هەرێمی کوردستان بپارێزێ لەم هێرشانە کە ئەو هێرشانەی ئەو میلیشیانەی کە سەر بە ئێرانن لە ناو عێراق هێرش دەکەن سەرێمی کوردستان. باشە چۆن ئەمریکا لەم دۆخەدا بە تایبەتی لەگەڵ گروپەکانی سەر بە ئێران میلیشیەکانەوانەی کە لە عێراقن و هەرێمی کوردستان دەکەن ئەمە چۆن چی بکە؟ ئەمریکا هێرشی ئەنجام داوە لە فیرقەی 45 40 30 ئەمانەی کردوتە ئامانج و ئەمانە لە نزیکی تکریتن لە قائمن لە جرف سەخرن لە دیالەن هەموو ئەمانە ئەگە لەسەر نەخشە سیرکەی لە عێراق ئەمانە کراونەتە ئامانج و ئەمریکا کردوویەتی. حکوومەتی عێراق سەرۆک وەزیران سوودانی وتوویەتی ئەو دەیەوێت کۆنتترۆلی میلیشیانە بکە، بەڵام هەموو جارێ ڕاگەندراوێکی گەورەی هەیە و میلیشیەکانیش هێرشەکانیان بەردەوامن، گوێ لە بەغدا ناگرن، گوێ لە واشنگتن ناگرن، ڕوونە کە ئەم میلیشیانە لەژێر دەسەڵاتی تاراندان و بەردەوام بن. بۆیە ئەمریکا دەبێ هێرشیان بکاتە سەر، بەڵام لە درێژ مەودا دەبێ بڕیارەکە عێراقیەکان بیدەن. ئایا خەڵکی عێراق نەتەوەییە بن وڵاتەکەی خۆیان ئەپارێزن و دەستی ئێران ئەبڕن لە وڵاتەکەیانە کە جەنگی هێناوەتە بەردەرگاکەیان؟ ئێمە لە چەند مانگی ڕابردووە بینیمان کە میلیشیاکان بۆ هێرشەکانیان دەست پێ کرد و میلیشیاکان بوون هێرشیان کرد سەر هەرێمی کوردستان. من پێم وابێ بەغیلی بە هەرێمی کوردستانە بن، چاویان بە کوردستان هەڵ نایە، چکە گەشتبینی و پێشکەوتنی خۆشگوزەرانی گەلی کورد نایەنەوێ بیبینن، بۆیە ئەم هێرشانە ئەنجام بدەن. باشە ئەگە بەگشتی باسی جەنگەکە بکەین لە نێوان ئەمریکا و ئێران، ئەمە بۆتە مانگێک و 2 ڕۆژ کە جەنگ دەستی پێکردووە. چەند ئامانج ئەمریکا تا ئێستا بەدەستیراون ئامانجەکانی چین، سەرۆک ترامپ، هێگسێت، هەموو ڕوبیۆ باسییان کردووە. یەکەمین ئامانج ئەوە بوو کە ڕێگری لە ئێران بکەن کە چەکی ئەتۆمی نەبێ. لەوانەیە ئەمە بە شێوەیەکی باش بە ڕێژەیەکی باش کەم بوو بێتەوە نەمابێ. ئامانجی دیکە لە ناوبردننی سوپای ئێران لە مەشە سەرکەوتوو بوون، هێزی دەریانیان، هێزی ئاسمانیان، بەڵام بەڕوونی ئێران هێشتا درۆنی شاراوە و موشکی شاراوە هەیە لە ژێر زەوی و هەروەها میلیشیای هەن کە ئەم هێرشانە ئەنجام بدەن. دەبێت کا لەسەر ئەمانەش بکرێ. لە کۆتاییشە ئەمریکا ئەیەوێ سەرکردایەتیکی نوێ بێتە تاران، ببێتە هاوبەش و دۆست لەگەڵ ئەمریکا، بەڵێن بدا کە ئێران جارێکی دیکە نابێتە هەڕەشە بۆ سەر ئیسرائیل و وڵاتانی دراوسێ و هاوڕێ دۆستەکانی ئەمریکا لە ناوچەکە. بۆیە پێم وایە تاکە ڕێگە بۆ کۆتاییێنان بەم جەنگە دانوستانە. لە ڕێگەی دانوستانەوە سەرۆک ترامپ چاوی لەوەیە کە بڵێ من سەرکەوتوو بووم و جەنگەکەم بردوێتەوە، ڕژێمی ئێرانیش دەیەوێ بڵێ من کۆنتترۆلی وڵاتەکەم هەیە هێشتا و لەوانێت چەند ڕۆژێ دیکە چەند هەفتەی دیکە بخانێ، بەڵام هەتا شەڕەکە درێژ بێتەوە کاریگەریەکانی زیاتر دەبێت لەسەر ئابووری ئەمریکا و جیهان، نرخی سوتەمەنی و نەوت بەرزە بێتەوە و ئێمە احتیمالیش هەیە کە خەڵکی سڤیل زیاتر لە عێراق لە ئێران لە کەندا و ببنە قوربانی. گفتوگۆی ئەوە ئەکرێ لە چەند ڕۆژی ڕابردوودا باس کراوە کە لە پاکستان دانوسان ئەکرێ بۆی کرد جەنگەکە کۆتایی بێ لە ڕووی دیبلۆماسیەوە. بەڵام لە هەمان کاتا ئێمە ئەبینین کە ئەمریکا چەک و هێزی توانایی و کەشتی لە ناوچەکە کۆکاتەوە. تۆ چۆن ئەمە ئەبینایە پێت وایە ئیدارەی ترامپ جددیە بۆ کۆتایهێنان بە جەنگ؟ ئیدارەی ترامپ بە دڵنیایی دەیەوێت جەنگەکە بە سەرکەوتووی کۆتایی پێبێنێ و ئامانجەکانی ئەگەر نا هەندێکیشیان بەدەست بێنێ بەدی بێنێ، زیادکردنی هێزی سەربازی ئێمە ئەبێ لەبەر ینی ئەومان لەبیر بێ کە زیاتر لە 50,000 سەرباز هە لەوێن، بەڵام ئێمە هێزمان پێشتر هەبووە لە سعودیە کە هاوکاری ئەو وڵاتیان کردووە لە بنکە ئاسمانیەکان و هێزمان هەبووە لە
وڵاتانی کەندا و لە دەریای سوور لە دەریای ناوەڕاست هەندێک لەوانە لە هەرێمی کوردستانن بەڵام ئەمانە بۆ ڕاوێژ و هاوکاری لە شەڕی دژی داعش لەوێن بۆیە هێزی سەربازی زۆر لەوێن نەبووە بۆی کە هێزی زەمینی بچێتە ئێران هەمووان چاویان لەوەیە بزانین کە چی لێ دێ ژمارەکە دەبێتە چەند ژمارەی سەربازانی ئەمریکا لە 2003 ئەمریکا و هاوپەیمانان 170,000 سەربازی نار بۆ داگیرکردنی عێراق لەگەڵ هاوپەیمانەکانی و ئەو کاتە دۆخەکە جیاواز بوو عێراق بچووکتر بوو ژماری دانیشتوانی کەم بوو سوپاکەی بەو شێوەیەکی تر و بەڵام ئێران دۆخەکەی جیاواز ئێران کێشەی زۆرترە سەرێشەی زۆرترە و ئەگەر 170,000 سەربازیش بنێرێتە ناوچەکە بۆ بەشی ئێران ناکە کە بیکرێ هەمووی بەڵام هەندێک سەرباز دەنێرێت کە بچێتە شوێنێک بنمونە خار کە ئێستا زۆر باز دەکرێت کە تەرمیناڵی نەوتی ئێرانە لەوێ باس لەوە دەکرێت کە هێزێک بنێرێت تەنها ئەوێ داگیر بکە و دواتر جارێکی دیکە نەود لە گەروی هورمزە تێپەڕن هە لە سەرەتاوە کۆشکی سپی وتویەتی و ماوەیەکی زەمەنی سەقفێکی زەمەنی دانا وتی 4 هەفتە ئێستا 4 هەفتەمان تێپەڕان 4 هەفتەی دیکە درێژ کراوە ئایا 2 هەفتە ماوە پێم وابێ وتیان 2 هەفتەی دیکە ئایا پێت وایە هەموو ئەمەجەکانی بەدیدێ بێنێ ئەمریکا توانای سەربازی دیکەی هەیە نەک تەنها لە ڕێگەی بۆمبەوە بەڵکو هێرشی زۆر تند لە ڕووی سایبریەوە ئەلکترۆنی ئێمە ئەتوانین لە ئاسمان هەندێک کاری دیکە بکەین بۆی کە بتوانین توانەکانی ئێران لە ناوبەرین و کارەبای نەمێنێ زۆر شتی دیکە هەیە کە ئەمریکا نەیکردووە دەتوانێت بیکە بەڵام لە بەرژەوەندی ترامپە کە جارێکی دیکە جەنگ کەم بکاتەوە هێرشەکان کەم کاتەوە و چونکە خەڵکی ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دژی جەنگ ئەوەسنەوە چونکە نرخی هەموو شتێ بەرز بووەتەوە خەڵکێکی ئاسایی کاریگەری کەوتوتە سەر زۆر سپاس مایلز پێزانم سنوور دواترین قسەی دۆناڵد ترامپ ئەوە بوو کە ڕەنگە کۆتایی بە جەنگەکە بێنن و بەو شێوەی کە گەروی هورمز کە ئێستا هەیە خۆتان دەزانن کە داخراو بەڵام لە ئەمری لە واشنگتنیش باس لەوە دەکرێت کە ئەمە جۆرێکە لە گوشار کە دۆناڵد ترامپ بەرامبەر بە وڵاتانی عەرەبی بەرامبەر بە وڵاتانی کەندا و بەکاری دەهێنێت بۆی ئەگەر ڕاستەوخۆش نەنستنە نێو جەنگەکە و بە شێوەی ناڕاستەوخۆ هاوکاری ئەمریکا بکەن خۆتان دەزانن یعنی تێچووی ئەم جەنگە لەسەر ئەمریکا زۆر زۆرە بە جۆرەی داتاکانی وەزارەتی بەرگری ئەمریکا بێت ڕۆژانە سەروی ملیارێک دۆلار خەرجیەتی و جبهەخانەی ئەمریکاش وەک باس دەگرێت تا ڕادەیە کەم بۆتەوە بۆیە وەک باز دەکرێت دۆناڵد ترامپ دەوێت گوشارە وڵاتانی عەرەبی بکات بۆی ئەوان ئەگەر بە شێوەی ڕاستەخۆش نەبێ بە شێوەی ناڕاستەخۆ هاوکاری ئەمریکا بکەن لە دابینکردنی ئەو چەکەواتە پارە بە حکوومەتی ئەمریکا بدەن بۆی بەردەوامێت لە جەنگەکە بۆی بە شێوەیەک لە شێوەکان گەروی هورمزیش بکرێتەوە.